يك كرد الكيجان دولتي به ظلم تيبي به ام جير حاضرن ام وك خلقي روجافا وجوانين عمودينا من ئێستا لە شارۆچکەی ئامودام کە نزیکەی نیو کاتژمێر بۆ 40 دقیقە لە قامیشلۆوە دوورە ئەمەی کە دەیبینن ئاگر کراوەتەوە ئەم گەنجانە لێرە بە چەکەوە دەیانبینن خۆبەخشن خۆیان دەڵێن خەڵکی ئامودان و خۆبەخشن لێرە شەوان تا درەنگ و تا بەرەبەیان دەمێننەوە ئیشەگیر دەگرن بۆ هەر حاڵەتێکی لە ناکاو ئەمە ماوەی چەند شەوە لە زۆربەی شارە کوردەکانی ڕۆژاوا ئەم دیمەنە بەدی دەکرێت لە ناو شاری ئاموداش بە هەمان شێوە لە زۆربەی کوچە و کۆڵانەکان ژمارەیەکی زۆر گەنج بە چەکەوە خۆیان بەستووە ئاگریان کردوتەوە بەم سەرمایە لەسەر کوچە و کۆڵانەکان وەساون و دەڵێن ئامادەین بۆ هەر بەرگریەک کە هەر کەسێک هێرش بکاتە سەر شارەکەمان من حەزەکەم لێدوان لە خۆیان وەرگرم بزانم ئەم گەنجانە چۆن لێرە کۆبوونەتەوە سڵاوتان لێبێ تۆ خۆبەخشی لێرە وایە خەڵکی ئامودای ڕاستە ئەس خەڵکی عمودێمێ چۆن لێرە کۆبوونەتەوە ئاگرتان کردوتەوە وەک خەڵکی عمودێ و جوانی عمودێ سەفەربەلیە ئەم هەر کەس دەرکەتنە گەنجێمەوە گشتی دەرکەتن گشتی ڕاشتن سیلاح ئەم پشتایی زاخۆنە مێ پشتایی زاخۆ دگرن ینی چژمە بێخواستنە مێ بکەن ئەم وەک خۆرتی عمودێ جوانی عمودێ ژمە بێخواستن ینی لە هەر دەرێژی ئەم حاضرنش بۆ کورد یەک کورد الکیژان دەولەتێ بێ ظلم تیبێ بێ ئەم ژێر حاضرن ئەم وەک خەڵکی ڕۆژاوا و جوانین عمودێنە حیا تاکەی لێرە دەمێنن ئەمش دەستپێک ئایڤاری ساعت 6 دەردکەون ئەم دمینن حتا هەفتی سبەی هەفتی سبەی ئەم درن خەو دکن نەفسشی ئەم دیس وەتگەرن جیێخوا ئەم جیێخۆ بەرنادن ئەم پشتا هێز داخۆنە لە تاقەکانی تریش هەمان شتەیە بەرێ ڕاستە هەر دەرێهەی دەوریەمە هەر دەرێ هەنێ ملەتی عمودی هەر کەسی ڕاشتی سیلا هەر یەک و حاراخۆ دپارێز خەڵکێکی زۆر لە باشوورەوە هاتووە پشتیوانیتان دەکات چی قسەیەکتان هەیە بۆ ئەوان ئەمە ژوان بێژن و ینی ساعت ئەوە خۆش هەرکەس دەرکێت ڕۆژهەلات ڕۆژاوا و باکوور و باشوور هەرکەس دەرکێت پشتگرتیا هێزا خۆگرتن پشتگرتیا کوردیاتیا خۆگرتن ڕۆژاوا بالحالی خۆ نەهشتن ئەم سلاوی خۆش برێز مسعود بەرزانی دشینن ئەم لێتە پشتامە بەرنەدا ئەم برای هەبن ئەم کوردیەکن ئەم ژوان چەتار دەبێژن ئەنوڕەقای و داعشی وە پیرۆز بێ یە مەژی یەکیتیا کوردان مە پیرۆز بێ ئیرۆ ئەم بوونی یەک ئەم هەرکەس دەرکەتنە ئەم بوونی کورد هەو تگەس نەما ئەمێ پشتا هێزا خۆ بگرن پشتا هێزا خۆ بەرنادن یەپەگێ یەپەجێ ئەم پشتاوە بەرنادن ئەم حاضرن ڤر حیا هەر وەختی ئەم حاضرن دەست خۆش ئەوەی کە بینیتان یعنی وتەی ئەم گەنجانەیە دەڵێن کورد هەمووی یەکە ئەوەی کە ئێستا هەیە هەم لە عامودا هەم لە شارەکانی تریش لە کاتژمێر 6 ئێوارەوە بەم شێوەیە ئاگر دەکەنەوە لەسەر کوچە و کۆڵانەکان دەوەستن تاوەکو کاتژمێر حوتی بەیانی دوایی دەچن ئیسراحەت دەکەن و وەجبەی تریان هەیە بە هەمان شێوە دەگەڕێنەوە سەر شەقامەکان و دەمێننەوە تاکو بەیانی بەم شێوەی کە خۆیان بەستووە وەکو گوێبیستیبوون یعنی سوپاسی خەڵکی هەرێمی کوردستان باشوور دەکەن کە بە پشتیوانیان لێ دەکەن ئەمان دەڵێن ئێمە بە یەکگرتووە جوانین و بەو پشتگیرەی ئەوان ئەمان زیاتر وریان بەرز دەبێتەوە و بەردەوام دەبن لەوەی کە بەرگری لە شارەکانیان.